ڕووداوی تەقەکردن و هەڵکوتانە سەر هاوڵاتیان بە شێوەیەکی عەشوایی و فزوولی و ترساندن و ڕێگریکردن لە هاوڵاتیان لە بازگەکانی کەرکووک لەلایەن بەشێک لە هێزە ئەمنیەکانەوە هاوکات بەرگرینەکردن لە گوندنشینانی کاکەیی لە سنووری داقوق و نەپاراستنی مەلەفی ئەمنی پارێزگاکە بە شێوەیەکی تۆکمە و پارێزراو بۆ تەمایەی دڵەڕاوچە و ترسی لەلایەن هاوڵاتیان کە دواترینیان شەهیدکردنی ژنێکی بەتەمەن و بریندانکردنی سێ لە ئەندامانی خێزانەکەی بوو لە گەڕەکی شۆرا و کە خەڵکی ناوشوانن بە ئەسڵ و هەروەها شەهیدکردنی منداڵێک لە گەڕەکی شۆریجە واڵکوتانە سەر و لێدان لە چەند گەنجێکی شارەکە لە ناوچەی سەقزلی بۆیە دەمانەوێت ڕاشکاوانە ئێمە لێرەوە ڕای بگەێنین ئەو هێزە ئەمنیانەی لە ئێستادا لە شارەکەن ناتوانن بە تەواوەتی ئەمنیەت و سەلامەتی هاوڵاتیان بپارێزن بۆیە جارێکی کە داواکارین دروستکردنی ژوورێکی هاوبەشی ئۆپەراسیۆنەکان بە بەشداری هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش دەکەین. دوو گوندنشینانی کاکەیی لە سنووری داقوق لە ئێستاە بەر شاڵاوێکی نەگریست و هەڕەشەی داعش بوونەتەوە ئەو هێزەش لەوە جێگیر بووە نەیتوانیوە وەکو پێویست بەرگری لە گوندنشینان بکە کە ئەمەش کەمتەرخەمی هێزە عێراقیەکان دەردەخات و ئۆباڵی دروستبوونی هەر کارەساتێکی کەش لە ئەستۆیاندایە. سێ پارێزگاری کەرکووک بە وکالەت نەیتوانیوە بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبسێت و ببێتە نوێنەری سەرجەم پێکهاتەکانی کەرکووک دەربارەی چەندین پرسی تاکلایانەی دژی پێکهاتەکە کە دوایینیان ئەمە بوو کە پێویست بوو بە تەواوەتی بێتە سەرخەت و هەر خۆشی سەردانی کە سوکاری ماڵی شەهیدەکانی بکردایە و بە دوای ئەم کەیسەدا بە شێوەیەکی گشتی بچوایە.